گریانی چاوەڕوانی دایکێک چاوەڕێی شادبوونەوەیە بە منداڵەبوونبووەکەی و کچێکی ونبوویش چاوەڕوانی شادبوونەوەیە بە خێزانەکەی. مۆنومێنتی هەڵەبجا یادی ڕۆژی جیهانی منداڵەبوونبووەکانی کردەوە. لە کیمیابارانی هەڵەبجەدا 37 خێزان 69 منداڵیان لێون بووە کە هەندێکیان زیاد لە منداڵێکیان لێون بووە. ئەوان گلەییان هەیە. ئەرکی حکوومەتە یەکەم حکوومەتی عێراق دووهەم حکوومەتی هەرێم داوا بکا بە ڕەسمی و بە قانونی لە حکوومەتی ئێران هەر ماڵێک هەر مناڵێکی کارەساتی هەڵەبجەیە ئەنفالی لەلایە بە تەرشیعکردنێک ئێمە ئەوەی پێشکەش ئەەکەین ئەو کاتە من تەکیدم چ مناڵ لە ماڵی ئەیرانیایە هەمویان بێنەوە سەر سنوور و خۆیان داوا بکەن ئێمە مناڵمان لە ماڵایە. تا ئێستا 7 منداڵی ونبووی هەڵەبجەیی بە خێزانەکانیان شاد بوونەتەوە. بەرپرسەکان بەڵێنی زۆریان داوە بۆ چارەسەری ئەو کێشەیە. وەزارەتی شێدان کەم تەرخەمی نەکردووە بەردەوام لە هەوڵدا بووە لە هەم لەم لەولادایم سەردانی ئێرانی کردووە بۆ ئەوی بەڕسمیتر و باشتر سەردانی وڵاتی ئێران بکەین و باشتر بگەڕێن لیژنەیە دروست کراوە و ماوەی ساڵێکە بەڵام بەداخەوە بەهۆی نەبوونی بوجۆ نەماتوانین بشتە ئێران. ڕۆژی 3/5 ئەم ساڵ مریەم لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هاتەوە بۆ هەڵەبجا بۆ ئەوەی بە خێزانەکەی شاد بێتەوە. پشکنینی DNA بۆ مریەم و خێزانی منداڵبوونبووەکان کراوە بەڵام تا ئێستا ئەنجامەکان دەرنەچوون. تست DNA و اعلام نتیجه خیلی دیر شده. پشکنینەکان ئەوە دەرەخەن من لە نێوان 4 خێزانە ماومەتەوە کە من مناڵی کام لەوانم. لە ڕووی دەرونی و بەدەنیەوە ئەم چاوەڕوانیە زۆر کاری لە من کردووە. 27 ساڵ چاوەڕوانی هێندەی ئەم ڕۆژە کاریگەری لەسەر من نەبووە. دوای ئەم هەموو چاوەڕوانیە لیژنەکەی وەزارەت ئێستا ئەڵێن پێویستمان بە پشکنینی دایکیشت هەیە لە ئێران. هەرچەندە درنگ بوون بەڵام من ئامادەم بۆ هەر کارێک. تقصیر من چی بود که این اتفاق واسه من افتاد؟ 3 کەسی دیکە لە کۆماری ئیسلامی ئێران و بانگەشەی ئەوە دەکەن کە منداڵی ئەمانن. هیچ کارێک بۆ ئەوان نەکراوە. مۆنومێنتی هەڵەبجا لە بەرنامەیدا هەیە ئەم ساڵ کۆنفرانسێک لەسەر منداڵەبوونبووەکان ساز بکات و بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێرانیش بانگێش بکات. هەڵەبجا هێندە تاوانی بەرامبەر کراوە لە ڕۆژمێرە جیهانیەکاندا ئەو ڕۆژانەی بۆ یادکردنەوەی نەهامەتیەکان دیاریکراون بەشی زۆریان لە هەڵەبجە یاد دەکرێنەوە. ڕەبین یار ئەحمەد ڕوودا و هەڵەبجەی شەید.